زۆر بەدوای پارە ئەسڵەن نەڕۆیشت. کۆبوونەوەیەک بۆ خستنەڕووی کارەکانی 4 ساڵی ڕابردوویان و ڕوبەڕووبوونەوەی ڕەخنە و پێشنیاری ئەندامانی حیزبەکەیان لە سلێمانی. نەجیبە لەتیف پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی کە باوەڕی وابوو بەهۆی پەخستنی پەرلەمان و کاراکردنەوەیەکی حیزبیانەی کارەکانی پەرلەمان بەدڵی ئەوان و خزمەتی خەڵکی نییە. هەتا نەگەینەوەی زۆرینەیەکی پەرلەمانی بەدەست بهێنین کە بتوانین ئەو کاتە بەویستی خۆمان ئەوەی کە دەمانوێت لە پەرلەمانە ئیشی لەسەر بکەین پێم وایە ناتوانین یعنی ئێمە گۆڕانکاریێکی بکەین یعنی هەموو سیستمەکە شتێکی خراپە تۆ ناتوانانی شتێکی باشی لێ بەرهەم بهێنیت بۆیە ئەمە کەوتۆتۆ سەر ئێمە کە ئینشاڵڵا جوود و هەوڵەکانمان زیاتر. لە حکوومەتی خۆجێیی سلێمانی عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی کاروباری کۆمەڵایەتی سلێمانی بەشداری کۆبوونەوەکەی مەڵبەندی سلێمانی بوو. گوڵپی دەیوت ئەوانەی ئەو پۆستەیاندایە کۆمەڵ چاوەڕێبوون لە دوای وەرگرتنی خەڵک تەماتە بارانمان بکات. ئەوان بە دیراسەوە ئەم بەڕێوەبەرەتیان دا بە ئێمە بۆ ئەوەی بچیتە ناو وەکو بڵێ جۆرە زەرکاوێکەوە چکە بەڕاستی بەڕێوەبەرەتی فەقیر و خەڵکی فەقیر و هەژارە. یعنی خۆیان وتویان بابی دەین بە کۆمەڵ و وێگرتو بۆی 4 ڕۆژێکی تر تەماتە بارانیان کەن بەردبارانیان کەن خەڵکی فەقیر و هەژار و کەمەندام و ئەوانەوە ببینین چۆن فاشیلە بن. عومەر گوڵپی باسی لە دۆخیە و بەڕێوەبەرایەتیە کرد. پێش ڕۆشتنی بۆ ئەوێ وتیشی بیرکردنەوە لە دەنگدەرانی کۆمەڵ وای لێ کردووە بەهێزێکی زیاتر و بە پلانێکی تۆکمە کارەکانی تێپەڕێنێت. یعنی ئێستا من لە بەڕێوەبەری گشتی بووم 3 ساڵ یەک بەشەر نە پەرلەمان نە ئەنجومەنی پارێزگان نە وەزیر نە حیزب نەیوتووە چی ئەەکەی سەعات چەندە چی سەعات چەند بۆ هاتیتەوە چەند ڕۆژ دەوامەکەی ئەسڵان هەموو جارە لامە کردەوەڵێ من نوێنەری کۆمەڵی ئیسلامیم نوێنەری خەڵکی دەست بەدەست نوێژم نوێنەری خەڵکانێکم بە پارەی گیرفانی خۆیان ڕێکلامیان کردو بۆ هەڵبژاردن لە 8:30 هەر ڕۆژێکەوە هەتا سەعات 2 من لە داواما بووم لە هەفتەی 5 ڕۆژ مانگرتن بوو بێ خۆپشاندان بوو بێ فەوزا بوو بێ دنیا وێران بوو بێ. ئەو بەڕێوەبەرە گشتیەی دەرگای بەڕووی هەموو ڕاگەیاندەکاندا واڵایە و پێشەویش بۆ ماوەی نزیک بە 8 ساڵ بوو تەنها یەک کۆنگری ڕۆژنامەوانی لەو بەڕێوەبەرایەتیە ساز کرا بوو. پێشتر بە درێژای 8 ساڵ وازان 10 ساڵ ئەم دارەی ئێمە یەک جار کۆنگرە ڕۆژنامەنووسی هەبووە یەک جار هەموو ساڵێک لە کۆتایی ساڵە کۆنگرە ڕۆژنامەنووسیمان هەبوو بۆ هەمووی ئەعلامەکان ساڵی پار بە ساڵانەش ئیکتیفا نەبوو 6 مانگ جارێ دوای لەگەڵ هەر ڕووداوێک ئەوە خۆتان لۆچە هێندێکتان بینی بێ کۆنگرە ڕۆژنامەنووسیمان هەبووە تاکە بەڕێوەبەر بووە لەسەر داوای خۆی چووەتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ لێپرسینەوە لە کارەکانی. من خۆم نووسراوم کرد بە تایبەتوتم کاکە ئەو من عومەر یەمە ئەنجومەنی پارێزگای تەمەنیەوە نوێنەری خەڵکن قسە ئەەکەمەوە پرسیارمان لێ بکەن زۆریان پێ خۆش بوو و 45 دقە لەوێ بووین ئەسڵن وتیان ئەمە یەکەم جارە مدیرعامێک بێتە ئەنجومەنی پارێزگای سلێمان. ئەحمەدی حاجی ڕەشید کە بە پیاوی ژمارەکان ناسراوە و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە لە پەرلەمانی بەغدا لەو کۆبوونەوەیەدا کەوتە بەر لێپرسینەوەی ئەندامانی حیزبەکەی. ئەحمەدی حاجی ڕەشید دەیوت تاکە فراکسیۆنی تۆکمە و یەکدەنگ بوون لە بەغدا کە بەهۆی ڕاستگۆیی و زانیاری ڕاستەکانیانەوە بوونەتە سەرچاوی زانیاری دۆخی هەرێم و عێراق لای نوێنەرانی ئەمریکا و تەنانەت یۆنامیشەوە. تاکە فراکسیۆنین کە تا ئێستا بێکێشە بووین فراکسیۆن نییە لە بەغا نەبوونە دووبەرە یا سێبەرەوە بڕواتان بێ هەفتانە سەفارەتی ئەمریکا پەیوەندیەکا بە ئێمەوە بۆ ئەوەی چونکە سەرچاوی هەواڵی دەقیقین یا تەحلیلاتی دەقیقین چونکە مەسەلەی موازنە و مەسەلەی علاقاتی ئەحزابەوانە هەفتە نییە 2 جار UN تەلەفۆن و علاقەمان لەگەڵانە بەس ئەو کۆنتاکتەی ئێمە هەمانەوە ئەو وەفدەی چوو کە لە کاتی خۆیان کاگ مەحموود پێم وابوو ئیعلانی کرد کە لەسەر پێشنیاری عەبادی تەکلیفی کردووە کە من بمە ئەندامی لیژنەی تەدقیق. بانگێشتی ئەو 3 کەسە بۆ کۆبوونەوەی مەڵبەندی سلێمانی بووەوە بوو تا ئەندامانی کۆمەڵ لە سنوورەکە بزانن تا چەندە نوێنەرەکانیان لە پەرلەمان و حکوومەت کارەکانیان لە پێناو خزمەتکردنی خەڵکو بەپێی مەنهەجی حیزبەکەشیان هەوڵیان بۆ چەسپاندنی دادگەری داوە و نوێنەری ڕاستەقینەی خەڵک بوون کە جگە لە سپاس و پێزانین بۆ کارەکانیان کەوتنە بەر هەڵمەتێکی ڕەخنە و پێشنیاری ئەندامانی حیزبەکەیانەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.